میوانی ئەڵلقەیەم جارەی نۆ کۆمنت خاتوو دڵنیایە لەگەڵمان بن بزانین وەڵامی بۆ کۆمنتەکانتان چی دەبێت. ئەی بڕای تۆ قسەی ڕاست نییە ئەڵێ بەگیان بابام هەیەمان چوو. هۆکار یاتنت لە سلێمانیەوە بۆ هەولێر چی بوو؟ هۆکارێکی دیاریکراوی نییە بەڵکو لەبەر ئیش و کار. تەنیاوەندا؟ بەڵێ. چونکە تۆ بوو دایرەکەت و شوێنی کارکردنەکەشت بگۆڕیت. من تەمۆحە ئیشکردنم زۆر لەسەرەوە، ینی هەر شوێنێکە بزانم بۆ ئیشکردن بۆ من باشە و هەنگاوی گەورەتری تایە مەجای ئیشکردن بۆ من زۆر زیاترە، ئەمادەم شارەکەم گۆڕ. ئێستا و هەنگاوە گەورەیەت ناوە لە سلێمانیەوە بۆ هەولێر؟ بەڵێ شایانیەوە بۆ لەبەرەوەی ئیش و کارم باشتر بوو. ئەتوانی پێمان بڵێ جیاوازی کارەکانت چی بوو؟ من لێرە لە هەولێرە تەلەڤیزیۆن ئیشم کردووە و ئێستش ئامادەکاریەکەم بۆ دەرکەوتن لە تەلەڤیزیۆنێک و هەروەها ئیشکردن لە شەریکە. ناڵی بەرنامەکەت چییە؟ کە دەرکەوت خۆتەی ببینی. پۆستێکت کردبوو لە ئینستاگرام نووسیوتە مرۆڤەکانمان خۆشویست بەجێیان هێشتین، ئاژەڵەکانمان خۆشویست لە لامانمانەوە. مەبەست چییە لەم قسەیە؟ ئەی بڕای تۆ قسەی ڕاست نییە. ڕاستە، بەڵام بۆمان ڕوونکەرەوە. باوەڕم بەوەیە کە خۆشەویستی هێز و ئەنەرژیەکی زۆر گەورەیە کە تۆی دەی بە کەسێک. من ئەو تەجروبەیەم هەبووە و لە مرۆڤی دەوروبەرم بینیومە قەدری خۆشەویستی نەزانیوە، بەڵام کە داومە بە ئاژەڵ ئۆسکی کە ئێستا 9 ساڵە لەگەڵم ئەژی و هەروەها ئەندامی ڕێکخراوێکی ئاژەڵ پارێزی و ئاژەڵ دۆستم زۆر پێزانن. یعنی من هەفتانە ماگانە سەردانیانەکەم، ینی وەکو ئەو وایە ساڵی منیان نەبینیەوە بە تامەزرۆیەوە دێن ئەو وەفای ئەو خۆشەویستی کە هەفتەی پێشوو پێم داوە یەکسەر بیرێتی. یعنی مەبەستت لەوەیە مرۆڤەکانمان خۆش نوێت و ئاژەڵەکانمان خۆش بێت؟ ناڵێ مرۆڤەکانتان خۆش نەوێ، خۆی مەش کەسانی خۆشەویست لە دەوروبەرمان هەن، خێزانمان هاوڕێمان، بەڵامی تر ئەو قسەیە کە تۆزێک قوڵە. قۆناغێکی سەختی ژیانت تێپەڕاند؟ تێپەڕ بوو ڕۆی. تێپەڕ بوو. لە دوای ئەمە گۆڕایت. ئایا ئەم گۆڕانکاریە تەمسیلیان بە جدی گەیشتی بەم گۆڕانکاریە؟ تەمسیل بە کەسێکەڵێن کە هەموو ڕۆژێت تەمسیل بکات و دەربکەوێ، بەڵام من هەمیشە هەوڵم داوە لە دوای هەر ئازارێک نێم و بڵای بکەمەوە من ئازارم هەیە و نازانم چۆنم و چۆن نیم. هەمیشە هەوڵم داوەکە لە بێدەنگیە و لە ژوورەکەی خۆم لە ماڵەکەی خۆم ئەو ئازارە چاڵنێم و کەسێکی تر لە خۆم دروستکەم. واتە هەر هەنگاوێک کە نابێتم ئازاری دابێتم بۆ هەنگاوی دواتر هەوڵم داوەکە زیاتر قەدری خۆم بزانم. هەمیشە بە کەسێکی میهرەبان و نەرمونیان دەرەکەویت. ئایا هیچ گوناهێکت کردووە وجدانت ئازار بدات؟ خۆم پیشان نادەم ئاوا، بەڵکو کەسێکی وام بەڕاستی هەمیشە ئەڵێم ئەو کەسێکە لە منە هەیە ئەگەر هەموو دنیاوە بواە زۆر جوانترە ڕۆی ژیان، لەبەرەوەی زۆر میهرەبانم بەڕاستی، زۆر ڕێز ئەگرم، زۆر قەدری ئەو کەسانە ئەزانم کە مانای ڕێز ئەزانن، ئەیتە ئەمەش سیفاتی زۆر جوانەگە لە مرۆڤێکە هەبێت. هەمیشە شتێک لە لای تۆ زۆر گرنگ بێت سوێن بەگیانی باوکتە خۆیت، ئەمە بۆ؟ ئەڵێم بەگیان بابام. ئەوەن سوێنەکەیت باوکم زۆر خۆشەویست، وەکو هەمومان کە باوکمان خۆشەوی، بەڵامی تر خۆشەویستێکی زۆر بوو، چ بۆ ئەو بۆ ئێمە چ من بۆ ئەو. ئیتە زۆر زوو جێی هێشتین، هەنە جار بیرەکەمەوە ئەوەندە زوو جێی هێشتووی کە ئەوەندە زوو جێی هێشتوم کە ئەگەر هەبوایە ئەو هەنگاوە قورسانەی کە ناومە لە ژیانمە، ئەو سەختیانەی کە بینیومە لەوانەیە بە هەبوونی ئەو زۆر ئاسانتر بڕۆشتە. دایکدە بۆشای بۆ پڕ نەکردویتەوە؟ دایکم پڕی کردومەتەوە سەدقاتیش لە دوای نەمانی باوکم، بەڵام کە تۆ باسی باوکەکەی تر باسی بۆ شایەکی ئەوەکەم. چ کەسێک زۆر کاریگەری هەیە بەسەر ژیانتەوە؟ دەرەجە یەک خێزانم، 2 خوشکەکەم و دایک. ئەی هاوڕێکانت؟ هاوڕەکانم تا حەدی خۆی ماونەتەوە، تا ئاستێک کە ناویان هاوڕێ بێ، هەمویان کەسی باشی تایە و خۆتە زانی هاوڕێ کەسی باشەگرێتەوە کەسی خراپیشەگرێتەوە، بەڵام من بە دەرەجە یەک خێزانەکەم زۆر پاڵپشت من و هەر هەنگاوێک باش کە ئەینێم بە دڵنیاییەوە ئەوان لە پشت من. لە پڕ لە هاوڕێکانت دوور کەوتیتەوە، ئەمەیان بۆ؟ وەڵا لە پڕ نییە، من زۆر دەمێکە تەنیایی هەڵبژاردووە، تەنیاییەک نەگۆشەگیر بم و خەمۆکیم گرتە بێ. من هەموو شەوێک پێش خەوتن 1-2 ساعت لەگەڵ خێزانەکەم قساکەم، بەڵام ئەو تەنیایی کە باسی ئەەکەم وا ئارامترم،
هەستەکەم هەتا بازنەی ژیانت کەمتر کەسی تیابێت چ لە هاوڕێ و لە هەر کەسێک زۆ ئارامترەژیت. هەمومان نەزانین خۆشەویستیەکی زۆر لە نێوان تۆ و سەگەکە دۆسکی هەیە. ئۆسکیت بە دیاری بۆ هاتووە یا خۆت کڕیوتە؟ ئۆسکی 8 ساڵ پێش ئێستا دیاری بوو. بەڵام من زۆر کەم دیاری هەڵەگرم بە تایبەتی کەسێکن هاوڕێم بە هەر کەسێک بێ نەمێنە لە ژیانم دیارێکەش نایڵمەوە. بەڵام ئۆسکی بۆ بە کوڕم ئێستا یعنی موجودێکی زیندووە لە ژیانم لە ماڵم ناتوانم دووری خەمەوە. ئەتوانی بڵێکێ بۆی کردووی بە دیاری؟ وەڵا دیاری بوویتر لە ژیان تا لە شتێک پەشیمانیت؟ لە هیچ شتێک. کەواتە لە هەموو قۆناغەکانی ژیانت ڕازیت؟ هەموویم قبوڵە لەبەرەوەی ئەگەر ئەوانە نەبوونا ئێستا من نەمەزانی مەسەلەن ئەگەر هەمومانم قساکەن ئەگە سەختێکمان نەبینی بە ناگەشتین بەخۆشێ بەڵام من هەمیشە ئێڵم کە ژیان مەکتەبێکی زۆر گەورەیە. من ئەمڕۆ لە دەرسێک کەوتوم و شەرت نییە بەیانی و دەرسە سفرکەمەوە باشترە خوێنم بۆی بەیانی لەو دەرسە دەرچمەوە یاخود دەرسەکانی ترم باشتر بۆیە خوێنم. لە هیچ شتێک پەشیمان نیم هەرچ ڕێگایەک ڕۆشت بێتم ئەگەر قورسیش بوو بێت تازەوە ژیانە ئەبێ پیاە تەپەڕی بێت. ئێستا تۆ لە قۆناغە خۆشەکەیت؟ قۆناغی خۆش و ناخۆش دیاری ناکرێت لە ژیانە لەبەرەوەی بەیانی کێ نازانێ شتێکی ناخۆش ڕوو نادات بەڵام ئێستا لە قۆناغێکام کە توانم بڵێم زۆر ئارامم زۆر لەگەڵ خۆمام ئەو زۆر هەوڵ بۆ هەموو ئەو ئاواتانە ئەنێم هەوڵی بۆ ئەدەم کە بەڕاستی لە منە هەیە. خۆشەویستێکی زۆر لە نێوان تۆ پەپولەی شینە هەیە لە زۆربەی شوێنەکانیش بەکاری هێنی نهێنیەمە چییە؟ وەڵای خۆشەویستی من لە بینی ئاژەڵە هەیە لە بینی پەپولەیە هەیە. بەس بە تایبەتی پەپولە؟ خۆشمەوێت لەبەرەوەی زۆر جوانە زۆر ئارامە هەر کە ئەیبینی لە خۆیەوە زۆر میهرەبانە یعنی نازانی قسەی نەکردو تا بڵێ من چیم بەڵام ئەو هەستم پێدات ئەو جا بۆ بە لۆگۆ ینی حەزەکەم لەگەڵ هەر پۆستێکم لە پەپولەشی نەدابنە. بە هیواین وەڵامەکان شوێنی کۆمنتەکانی ئێوەی گرت بێتەوە تا نۆ کۆمنتی تر بە دوعا.